بینەرانی بەڕێز لە هەرجەیەکەن سڵاویەمەتان لەبێت ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش بێت هیوای تەندروستیەکی باش بۆ گشتلایەکتان دەخوازیین بە یارمەتی هاوکارانم بەرنامەیەکی نوێی چاوی گەلی کوردستانتان پێشکەش دەکەین. لە بەرنامەی ئەمڕۆماندا باز لە شانۆ و هونەری شانۆ دەکەین لە هەرێمی کوردستاندا. هەڵبەت شانۆ هەمیشە مینبەرێک بۆ گەیاندنی ڕەخنەکان، هەمیشە مینبەرێک بۆ گەیاندنی کێشە و گیر و گرفتەکانی کۆمەلگا لە زۆربەی وڵاتاندا یاخود لە زۆربەی وڵاتان لەسەر ئاستی جیهانی ساڵ بە ساڵ شانۆ هونەری شانۆ لە پێشکەوتندا بە بەڵام ئایا لە هەرێمی کوردستاندا هونەری شانۆ بۆ ئێستا چۆنە و لە چه قۆناغێکدایە. ئەمڕۆ باز لە هونەری شانۆ دەکەین لە هەرێمی کوردستاندا بزانین لە چه قۆناغێکدایە و ئایا هەنگاوەکان چین بۆی کە هونەری شانۆ بەرەو پێش بڕوات و هەنگاوەکان چی دەبێت. لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند هاوکاری شانۆکاران بووە. کاتێک کە ستافێک یاخود گروپێکی شانۆی هەڵدەسن بە بەرەمهێنانی شانۆیەک هەڵبەت چەندین مانگ پرۆڤە دەکەن، خەرجێکی زۆریان دەبێت بۆەوەی کە بتوانن شانۆیەک بەرهەم بهێن و پێشکەش بە بینەرانی بکەن. بەڵام ئایا لە دواتردا داهاتی ئەو شانۆیە چەند دەبێت بەرامبەر بە خەرجیەکانیان؟ ئایا داهاتەکەی زیاتر دەبێت بە بەراورد بە خەرجیەکەی بۆەوەی کە ببێتە هاندەرێک تا لە کارەکانیان بەردەوام بن و هونەری تر یاخود شانۆی تر بەرهەم بهێنن یاخود نە. ئەمە بابەتی سەرەکی ئەمڕۆمان دەبێت بە وردی گفتوگۆ لە سەر بابەتەکە دەکەین لەگەڵ هیوا سوعاد کە بەڕێزیان بەڕێوەبەری شانۆی هەولێرن. بڕیار وایە لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادە بن. میوانی دووەممان لە هەڵەبجەوە ڕافیار نەوزاد کە بەڕێزیان شانۆکارن. کاک ڕافیار سڵاوت لێبێت و بەیانت باش، سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەدا. باش، سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. سەرەتای بەرنامەکە بە گرافیک دەست پێ دەکەین، هەندێک ئامار و زانیاری لەسەر شانۆ و لەسەر بابەتەکە دەخینە ڕوو، دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. دەچینە گرافیکی یەکەم کە باس لە داهاتی شانۆ دەکات بۆ شانۆکاران. شانۆی شینە لە شیندا ئەمە هەڵبەت یەکێکە لە شانۆکان یاخود وەکو نمونەیەک وەرگیراوە کاتی نمایشکردنەکەی مانگی 11 و 12 ساڵی 2020 بوو بۆ ماوەی 15 ڕۆژ نمایشکرا. زانین گرافیکی دواتر چیمان پێ دەڵێ؟ هەر لەسەر زانیاری لەسەر شانۆی پێشوو کە ئاماژەم پێدا شینە لە شیندا مەسروفاتی شانۆکە زیاتر لە 4 ملیۆن دینار بوو و داهاتی شانۆکان نزیکەی 4 ملیۆن دینار بوو، واتە بەپێی ئەم ئامارە بێت خەرجیەکە زیاتر بووە لە داهاتەکەی. شوێنی نمایشەکە لە هەڵەبجە بووە، بلیت 2000 دینار بوو، لە سلێمانی بلیتەکانیان بە 4000 دینار بوو. بە هاوکاری لایەنێک توانیان پاداشتێکی بچووکی ئەکتەرەکان و ستافەکە بکەن. کاک ڕافیار، ئەمە هەڵبەت یەکێک بۆ لە کارەکانی بەڕێستان وەکو نمونەیەکی وەرگیراوەکە ئێمە قسەی لەسەر دەکەین و بە شێوەیەکی گشتیش باز لە شانۆ دەکەین لە هەرێمی کوردستاندا. ئەگەر باز لە بارودۆخی شانۆ بکەین بە دیاریکراوی لە شاری هەڵەبجە، هەڵبەت ڕەنگە هەندێک خاڵی هاوبەش هەبێت لە نێوان شانۆکارانە لە گرفتەکانیاندا کە وەکو خاڵی هاوبەشە بێ، بەڵام هەڵبەت گرفتەکانیش بەپێی ناوچەکان و بەپێی پارێزگاکان ڕەنگە جیاوازی هەبێت. ئەو گرفتانەی کە لە پارێزگا هەڵەبجە لە بەردەم شانۆکاراندا زیاتر چی و چی؟ زۆر باشە، سپاسانەکەم، سپاس بۆم دەرفەتە. هەڵبەتە ئەوەی کە زۆر گرنگە ئێستا ئێمە ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە بەگشتی خاڵی هاوبەشی نێوان گرفتەکان زۆر زیاترن تا خاڵی جیاوازیان. بەڵام ئەکرێت مەسەلەن بۆ نمونەیە ئێمە بڵێن لەبەر هەنێ بارودۆخی لۆجستی تایبەت و لەبەر هەووی کە هەنێک کێشە و گیرروگرفتی ئیداری زۆر هەیە، ینی ڕۆتیناتی ئیداری و گەشەی بنیادی پارێزگا کە بە تایبەتی تر گەشەی بنیادنانی بەشی شانۆ لە ناو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجە زۆر سستر و زۆر لاوازترە لەوەی لە سلێمانی و لە هەولێر و لە دووەک هەیە. ئەکرێت بڵێن ئەمانە و کۆمەڵی کێشەی بابەتی تری تایبەت کێشەی شانۆکارانی لە ناو شاری هەڵەبجە زیاتر کردووە، بە تایبەتی ترەوەی کە ئێمە هەستی پێکەین لە چەند ساڵی ڕابردووە، واتە لە ساڵی 2010 بۆ ساڵی 2020 تاوەکو توانین بڵێن تاوەکو دەستپێکردنی شەڕی داعش بارودۆخی پەیمانگەی هونەر جوانەکانی هەڵەبجە زۆر باشە بێ، ساڵانە خوێنکاری هەیە، دەرچووی هەیە، ئەماوە ئەکە شانۆکاری زیاتر بێتە مەیدانەکەەوە، ئەکتەری زیاتر بێتە مەیدانەکەەوە بەداخەوە دوای جەنگی داعش و قەیرانی دارایی.
بارودۆخی پەیمانگاکە سست و لاوازە بێ ئەمەش دەرخەری ئەوەیە کە پاڵپشتی دارایی یاخود پاڵپشتی معنەوی و ئیداریش لە هەمان کاتە بۆ هەبوونی یان گەشەکردنی هزری هونەری لە ناو شارەکەی زۆر زەرور و پێویستە. پاش ئەوەی کە ئێمە هەستمان پێکردووە لە گرفتەکانە ئەوەیە گرفتی لۆجستیە، بە تایبەتی تر گەورەترین گرفتی لۆجستی کە بۆ ئێمە دروستە بێ کێشەی هۆڵە، کێشەی شوێنی پرۆڤەیە و کێشەی پاڵپشتی مادی و معنەویە. یعنی باوەڕ بکەن کە پێت هەڵێن مادی و معنەوی هاوتایی یەکەن لەبەرەوەی زۆر جار کێشە و گیرروگرفتەکان معنەویە بن تا ئەوەی مادی بن کە ڕوبەڕووی ئێمە بێتەوە. بەڵێ باشە کاک ڕافیار ئەمانەی کە ئاماژەت پێکرد هەندێک لە گرفتەکان لە بەردەم شانۆکاراندا، بەڵام ئەگەر باز لە کۆمەڵگای کوردی بکەین، باز لە تاکی کۆمەڵگای کوردی بکەین، تا چەند شانۆ و تەماشاکردنی شانۆ بۆ تەکلتور لەلایەن خۆی ئەزانی گرفتەکە لێەوە دەست پێەکە کە ئێمە داواکاریکی مستەحیلەکەین ئەگەر ئەوە بڵێن بمانەوە تاکی کوردی شانۆ بێ بە کولتور لە بینینیانە مەسەلەن بوونە بە هەرباسی هەڵەبجە نەکەین پرسە تا داواکارێکی قورس بێت. بابەتەکە ئەوەیە ئەگەر شتێک بە بەردەوامی بوونی نەبێ نابێ بە کولتوری، یعنی بە ڕازگۆیانە قسە بکەین لە سلێمانی کە دڵی کولتور و هونەری کوردستانە و شارێکی زۆر زیندووە لەو بوارەیە مەسەلەن بۆ نمونە تۆ لە ساڵێکە بە معدەلی دەنمایشی شانۆیی نابینی، یعنی تۆ چۆن شتێک مەسەلەن تۆ تاکێکی کوردی شتێک کە لە ساڵێکە دەجار بیبینی یان هەر نەیبینی چۆن ئەبێ بە کولتور لەلات. لەبەرەوە بە کولتورکردنی شانۆ پێویستی بە پرۆسەیەکی زۆر وردی ئیداری و زۆر وردی با بڵێن فەرهەنگیش هەیە لە هەمان حاڵەتەیە و هزریش هەیە لە هەمان حاڵەتە. لەبەرەوە مەسەلەن ئەگەر من ئێستا توانیمە 2 ساڵ ئەتوانم تەنها 2 ساڵ جارێ نمایشێکی شانۆیی بکەم. 2019 شینە لە شینداوم کردووە، 2021 ماسی کوێرمان کرد، 2022 با بڵێن سرودێک بۆ ئیکارۆسمان کرد و ڕەنگە تا 2 ساڵی تر نتوانم هۆکاری شانۆیی بکەم. هۆکارەکەی زۆر ڕوونە و زۆر ئاشکرایە بۆ هەموو کەسێکە بۆچی شانۆکارە توانێتەکەم کەیش. کەواتە تاکو ئێستا وەکو پێویستیەک سیر نەکراوە یاخود وەکو خۆراکێکی ڕۆحی سیر نەکراوە لە لای تاکی کورد؟ خۆی بزانیت چۆنە ئەمە زۆر ڕوون بکەمەوە ئەگەر یەک تۆز مەجالم بدەیت. خۆی لە هەر کاتێک و لە هەر شوێنێکا بوونی هەبێ، لە هەر کاتێک و لە هەر شوێنەکە نمایشی شانۆیی بوونی هەبێ، ئەگەر نمایشەکە بە مەرجێک شانۆ بێت و کوالیتێکی زۆر باشیە بێ، خۆراکی ڕۆحە و زیاتریشە لە خۆراکی ڕۆح، خۆراکێکی هیزرا و خۆراکی ئەندێشەشە. بەڵام ئەوەی مشکیلە و گیر و گرفتە مەسەلەن بۆ نمونە ئێمە بینەرمان هەیە مەسەلەن 2 ساڵ جارێک لە کۆنتاک دەگەڵ خۆمانەکە چاوەڕێی نمایشی ئێمەکە بینەرە گوناحە من هەمیشە بە هاوڕێکانم بە ئاکتەرەکانم مەڵێم بینەری ئێمە گوناحترین بینەری سەرزەویە لەبەرەوەی تامەزروی ئیشی شانۆییە. بەلایانی کەم و هیچ نەبێ 3000 کەس هەن لە سلێمانی و لە هەڵەبجە مەسەلەن تامەزروی ئیشی شانۆین. گوناحە ئەم 3000 کەسە 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێ جاری وایە نزیکە بێت لە 4 ساڵ جارێ شانۆیەکی باش ئەبینن، شانۆیەکی بە کوالیتی ئەبینن. لەبەرەوە زۆربەی گرفتەکان با بڵێن ئەتوانم بڵێم بە ڕێژەی یەکەم گرفتەکان ئەکەوێتەوە سەر بارودۆخی ژیانی هونەرمەند شانۆکار خۆی و بە ڕێژەی دومیش کوالیتی کارەکە بڕیاگەدا لەسەرەوەی کە ئەو کەسانی کە تامەزروی بینینی شانۆیەکەن دەکرێت با جێوانە بن کە بینەری شانۆنین و ئارەزوی بینینی شانۆ ناکەن. باشە کاک ڕافیار، کەواتە لە کوێ قسەکانی بەڕێستا دەتوانین بڵێین کە هونەری شانۆ لە هەرێمی کوردستاندا لە پاشەکشەدایە نەک ئەوەی کە لە پێشکەوتندا بێت. دروستە؟ با ئەمە بڵێن ئەزانی شانۆ کایەکە وابەستێ بە هەموو کایەکانی ترەوە، ینی و هەموو کایەکانی تریش وابەستە بە شانەوە. مەسەلەن بۆ نمونە کە گەشەی کۆمەڵایەتی تەواو بوو، کە گەشەی سیاسی تەواو بوو، کە گەشەی ئابووری تەواو بوو، گەشەی شانۆییشە تەواو ئەبێت. ئێمە ناتوانین لە هەرێمێکا مەسەلەن بۆ نمونە گەشەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ڕۆژ بۆ ڕۆژ بەرەوداوە ئەڕواداوای گەشەی بەرەو پێشچوونی شانۆ بکەیت. تەماشاکە نمونەی هەمیشە وڵاتی ئیمارات ئەهێن بۆن. وڵاتی ئیمارات پێش 40 ساڵ شانۆی نییە، لە 20 ساڵەوە پێشوردەوردا دوای گەشەی ئابووری و سیاسیەکەی دەست ئەکا بە بنیادنانی شانۆ. ئەمڕۆ یەکێکە لە ناوەندە زۆر گرنگەکانی شانۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. لەبەر چی ئەمە دروست بووە؟ خۆ ئیماراتیەکان لە ماوەی 20 ساڵە فێری شانۆ نەبوون. ئێستا ئیماراتیەکان شانۆکاری دەرەوە ئەهێنن بۆی شانۆیان بۆ بکەن. بەڵام ئەوەیە کە گەشەی ئابووری هەبوو، دەوڵەت بەڕێکاری کرد لەسەر ئەم کەیسە، بەڕێک و پێکیش شانۆ کاری خۆیەکە. بەڵام ئێستا تۆ چی ئەکەیت لەگەڵ بارودۆخێکی دارایی قورسکە حکوومەت تەیە ئەژی یاخود بارودۆخێکی کۆمەڵایەتی قورسکە خەڵکەکە تەیە ئەژی ناتوانن بەدەم شانۆکارانەوە بنە و ناتوانین موچەی خەڵکەکە بە چۆن نتوانێت گرفتی شانۆ چارەسەرکە. بەڵێ زۆر باشە کاک ڕافیارە چینە لای کاکیواش ئێستا ئامادەیە. کاکیوا سڵاو لێبێت و بانیت باش سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکە. سەرەتامە هەندێک گرافیکمان خستە ڕوو هەندێک زانیاری پێم خۆشە جارێکتر بۆ بەڕێستانی بخوێنمەوە. نمونەیەکمان وەرگرتووە لە شانۆی شینە لە شیندا
شانۆی شینە لە شیندا کاتی نمایشکردنەکەی لە مانگی 11 و 12 ساڵی 2020 بۆ 15 ڕۆژ نمایش کراوە. مەسروفاتی شانۆکە زیاتر لە 4 ملیۆن دینار بوو، داهاتی شانۆکە نزیکەی 4 ملیۆن دینار بوو. واتە دەتوانین ئەو بڵین کە خەرجی شانۆکە زیاتر بووە لە داهاتەکەی، کامە یەکێکە لە نمونونەکان بەدەیان نمونەی ترمان هەیە لە هەرێمی کوردستاندا. بەڕێستان وەکو لایەنی پەیوەندیدار، ئێستا هونەری شانۆ لە کوردستاندا بەگشتی چۆن دەبینن، لە چه قۆناغێکدا دەکرێت بڵین لە پاشەکشەدا نەک ئەوەی لە پێشکەوتندا بێت؟ بۆ من ئەو پرسیارە؟ بەڵێ کاکیوە بەوە ڕێستا. بەڵێ سەرەتا ئەو کاتتان باش. زۆر سوپاس. سڵاوم هەیە بۆ ئێوە بۆ بینەرانتان و بۆ میوانەکانت. زۆر سوپاس. بەنسبەت شانۆ بەڵێ لەم چەند ساڵی دواییدا شانۆ ڕووی لە کزی کردبوو. جم و جۆڵی شانۆی زۆر کەم بوو. تر ئەمە شۆکاری خۆی هەبوو لەوانێ شەڕی داعش و ئەو ڤایرۆسە نەگریسەی کۆڕۆنا و ئیتر ئەو قەیرانی دارایانەی کە بەسەر حکوومەتی هەرێمدا دێت نە حکوومەت توانی بە پێی پێویست هاوکاری هونەرمەندان بکات و نە هونەرمەندانیش توانیان خۆیان کۆ بکەنەوە کاری شانۆیی ئەنجام بدەن و بزوتنەوەکە برەوی پێ بدرێت. بەڵام ئەوەی جێی خۆشببختیە کە کۆمەڵە گەنجێک ئێستا کاری شانۆیی دەکەن، کۆمەڵە کەسێک بەردەوامن برە و بەو بزوتنەوەیە دەدەن. بە تایبەتی لە شاری سلێمانی کە هونەرمەندان زیاتر بایەخ بە پلیت دەدەن کە ئێواتە ئەنی بە پارە هاتنە ژوورەوەی جەماوەر. ئەمە خۆی لە خۆیدا کارێکی تەندروستە و دەبێ ئێمەش هونەرمەندان بە دوی سەرچاوی تر بگەڕین، هەر نابی بەرەوکی حکوومەت بگرین. حکوومەت ڕۆژە قەیرانی هەیە، ڕۆژێک وەزعی باشە، ڕۆژێک گرفتی لابەلای هەیە. ئیتر ئێمە شتەکان دوور ناخینەوە لە ئەستۆی حکوومەت دەبێت کاری خۆی بجێڕێ، دەبێت ڕۆلی خۆی بە تەواوی لەو نێوەندە بجێڕێت و بایەخ بە بواری هونەری بدات و گرنگی شانۆ هەزم بکاتن. ینی شانۆ پێگەیەکی زۆر گرنگە، پێویستە حکوومەت ئەو گرنگیە بزانێت. شانۆ فەرقی هەیە لەگەڵ مۆسیقا، شانۆ فەرقی لەگەڵ شێوەکاری. من ناڵێم کامیانەکان باشن، بەڵام بۆچی گرنگی پێنات کە دەڵی گرنگی پێنادات؟ ینی وەزارەتی ڕۆشنبیری بۆچی گرنگی بە شانۆ نادات بە بەراورد بە هونەرەکانی تر؟ هەمیشە ئەو قسەیە کراوە کاوتراوە شانۆ باوکی هونەرە، کە باوکی هونەر بێ بۆچی گرنگی پێنادرێ؟ بەڵێ خۆی شتەکان هەمووی لە لای وەزارەت ڕۆشنبیری نین. ینی گرفتی داراییمان هەیە، ئێمە گرفتی کارجێڕیمان هەیە. ینی 25 ئەو کزەی کە لە شانۆدا هەیە لایەنی ڕۆتینی و کارجێڕی بەرپرسەلەی ئەوەی تر دەکرێتە سەر ئەستۆی هونەرمەندان. هونەرمەندانیش خۆیان بە باشی خۆیان کۆ نەکردوێتەوە، نەیانتوانیوە تیپەکان برەو بەکارەکانیان بدەن، بە تایبەتی لە شاری هەولێر کە تیپەکان پەرتەوازن. ڕاستە لەوانەیە جێ و شوێنیان نەبێ، بەڵام سەردەمانێک حکوومەت هاوکارێکی باشی دەکردنی تیپەکان، دەبواە ئەوانیش بیر لە ڕۆژێکی ئاوا بکەنەوە کە ئەوە حکوومەت ئێمە قوارێکی تایبەتی سیاسیمان نییە بڵێن پشتمان لێ بکەینەوە بودجێ خۆمان هەبێ و ئیتر ناوچەکە هەمیشە ڕووی لە قەیرانە. بۆیە دەبێ هونەرمەندیش یعنی حیسابی ئەو ڕۆژانە بکات و دواتر دەبێ هەر تیپێک بەلایەنی کەم ساڵانە بەرهەمێکی هەبێتن. ئیتر با چاو لە سلێمانی بکەینەوە ئێمە، ینی بە
با سلێمانی چاو لە وڵاتانی دەوروبەر بکات. ئیتر بەو شێوەیە ئێمە کاکیوە کە دەڵێن کە چاو لە سلێمانی کا ڕەنگە لە سلێمانی کاتێک کە شانۆیەک نمایش دەکرێت بینەری هەبێ، بەڵام لە پارێزگایکی وەکو هەڵەبجە یا دوهۆک یاخود هەولێر یان کەرکووک یاخود لە هەر ناوچێکی تردا بێت کە شانۆیەک بینەری نەبێت کە خەرجیەکەی زۆر زیاتر بێت لە داهاتەکەی ئەو کاتە شانۆکاران یاخود تیپەکان سارد نابنەوە لەوەی کە شانۆیەک بەرهەم بێن و نمایشی بکەن. باوەڕ بکە بینەری کورد زۆر حەزی لە بەرهەمی هونەرمەندی کووردە. هەمیشە پەرۆشی بەرهەمی هونەرمەندانن، بەڵام ئێمەی هونەرمەندانین تا ئێستا نەمانتوانیوە پردێک دروست بکەین لە نێوان خۆمان و بینەردا، وایە لێ بکەین کە دێنە شانۆگەریەکانمان خۆیان تێدا بین. بەڵێ ئەو پردەی کە باسێکیڵی ئێمە هونەرمەندان نەمانتوانیەوە پردە دروستکەین لە بینی ئێمە و بینەردا، ئەو پردە چۆن دروست دەکرێت؟ ئەو پردە بە پێشکەشکردنی دەقی وا دروست دەکرێتکە بینەری شانۆی کە دێتە شانۆکە خۆی تێدا ببینێتەوە. ئێمە ئەو دەقانە پێشکەش بکەین یاخود ئەو بیرۆکانە چارەسەر بکەین بەمەرزێک ئەو تەفاعلی لەگەڵ بکاتن کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی ئەو هەبی، بە مەعاناتی ڕۆژانەی ئەو هەبی. ئێمە چەندین کاری لابەلامان کردووە، چەندین کاری ئەوتۆمان کردووە کە نەک بینەرەکە هونەرمەندانیش دەچن لێی تێناگەن. یعنی ئیتر دەبێ لەمە دووە ئێمە کۆ ببینەوە یاخود حەڵقەی دراسی بکەین، بزانین دانیشین سیمیناری تایبەت بکەین بۆی بزانین چۆن ئەو بینەرە دەگەڕێنەوە. ڕاستە ئێمە ینی هەر هەمووی ناڵێم هونەرمەندە و نەیتوانێت چکە گرفتی هۆڵمان هەیە، ئێمە گرفتی شێوازی هۆڵەکانمان هەیە، تەکنیکمان هەیە لە هۆڵەکاندا. هەتا ئێستا ئێمە لە کوردستاندا هۆڵێکی تایبەت بە شانۆمان نییە لە هەموو پارێزگاکاندا. ئەوانەی ئەو هۆڵانی ئێمە نمایشی لێ دەکەین زیاتر هۆڵی بۆنە و وتار خوێندنەوە و ئاهەنگی مۆسیقان. بەڵام لەگەڵ ئەوەشدا کاتی خۆشی ئێمە من قوتابیمون لە سلێمانی، لە سلێمانی هیچ قاعکی ئەو تۆی لێ نەبوو، ئامادەی هۆڵێکیان تەرتیب کردبوو لە ئامادەی سلێمانی و هۆڵی چێوار هەبوو لە ژێر زەمین بوو. یعنی ئەمانە ئیتر بە ماگانە بە دەیا شانۆگەری دەکرا. یعنی ئەو شارە ڕۆژانە ناڵێم ڕۆژانە، بەڵام هەفتانە نمایشی شانۆی تێدا هەبوو. ڕاستە پێویستە هۆڵی تۆکمە بکرێت، هۆڵی پرۆفشنال بکرێتن، بەڵام هونەرمەندیش ئەگەر بیەوێ کاری هونەری بکاتن بە هەر زۆرێک بیدا شوێنێک بێ دەتوانێت شتێکی وا بکاتن کە سەرنجی بیرەران ڕابچێشی بۆ هۆڵەکانی شانە. باشە کاکیوە دەستخۆشەچینە لای کاکرافیار. کاکرافیار کاکیوە لە قسەکانی ئاماژەی بۆدا کە هونەرمەندان دەتوانن ئەو کارە بکەن، سەرنجی بینەر بەلای خۆیان ڕابکێشن بە کارە هونەریەکانیان، یاخود ئەوە تا ئەبێت دەقە کوردیەکانیان دەقە شانۆیەکانیان زیاترە و بابەتانە بێت کە لەگەڵ کۆمەلگادا دەگونجێ. ئێوە وەکو شانۆکاران یان وەکو ستافێک زیاتر کار لەسەر کام دەقانە دەکەن؟ ئایا دەقەکان کوردین و ناوخۆین یاخودەوە تا کار لەسەر دەقە بیانیەکان دەکەن وەری دەگێڕنە سەر کوردی و ئەو کاتە کاری لەسەر دەکەن؟ زیاتر لەسەر کام دەقانە کار دەکەن؟ بەڵێ لەگەڵ سپاسم بۆ کاکیوە، پیاوێکی گرنگی دنیای شانۆی ئێمە و کاری گرنگەکە لە مەجای بەڕێوەبەرایەتەکەی خۆیان بە تایبەتی تر فیستیڤاڵە نێودەوڵەتەکانی کارێکی زۆر گرنگە. ئەوەی کە ئێستا زۆر بۆ من گرنگە لە پرسیارێکاجیوایە ئەوەیە کە ئایا ئێمە چۆن نتوانین کارێک بکەین کە بابەتە ناوخۆیەکانی خۆمان بکەین بە هونەر. مەرج نییە هەموو دەقانی لە دنیای ئەمە نووسرا بن هونەر بن. یعنی یەکێک لە گرفتە زۆر بنەڕەتەکانی دنیای شانۆی ئێمە ئەوەیە کە بەداخەوە مۆنۆپۆل کراوە، هەنێ بابەتی لەلایەن هەنێ کەسی دیاری کراوە. تۆ بڕۆ ئەو دەقانی کە بە زمانی کوردی نووسراون بیخوێنەرەوە،
بەراوردێکی بەسیتی بکە بە ئەو دەقانی کە بە زمانی فارسی نووسراون بۆ دەرەکەوێت کە کوالیتیان لە ڕووی هونەریەوە چەندی نزمە. ینی خۆ هەمیشە من ئەم قسەیەکەم مەسەلەن بۆ نمونە کاتێککە دنیای ئێمە شانۆکار بەرهەم ئەهێنێت دەرهێنەر بە بەردەوامی لە پەیمانگەی هونەرە جوانەکان دەرهێنان و نواندن نەخوێنن، ینی ئەکتەر و دەرهێنەر بەرهەم ئەهێنێت. ئەم دەرهێنەر و ئەکتەرانە بەیانی دوو بەیانی گەورەترین گرفت ڕوبەڕۆیان بێتەوە باسەیەکە جەناب توکاجیوە ئاماژەتان پێکردووە چی نمایش بکەین و چۆن نمایشی بکەین. کاتێک دەقێکی کوردی خوێنێتەوە یەکێکە لەو کەسانەشی کە بن بوونەی لەم هیچ ناوێک نایەنم کە زۆر بەسەر ئەوەیە هەڵدراوە بە نووسیرێکی زۆر باش لە قەڵەم دراوە، ئەو لە پەیمانگایە شێکسپیر و چیخۆف و ئێبسنی خوێندووە بە کوالیتیکی زۆر زۆر بەرز خوێندوێنی تەعاملی لەگەڵا کردو چۆن نتوانێت تەعامل بکات لەگەڵ دەقێکی کوالیتی نزمە. لەبەرەوە من بڕوان بەوە هەیە کە مەسەلەن بۆ نمونە لێرە ئیشەکە چێتەوە سێکتەرێکی تریش سێکتەری سەندیکای نووسەران و یەکێتی نووسەرانی کوردستان و بابەتەکانی کە پەیوەندی بە نووسینەوە بەداخەوە لە دنیای ئێمەیە لەم ماوەی ئاخر بەختیار عەلی دەقێکی شانووی نووسی و لە ساڵی 2009ەوە تۆ تا ئێستا نایبینی لەسەر تەختەی شانۆ، تا ئێستا نەکراوە بە نمایشیش لەسەر تەختەی شانۆ. لەبەرەوە هەمیشە کێشەکان ئاوەکو بازنەیەک بەناو یەکایەنەوە. مەسەلەکە ئەوە نیە تەنها من بتوانم کێشێکی کۆمەڵگاکەی خۆم بکەم بە درامەوە بە نمایش و پێشکەشی بکەم. مەسەلەکە ئەوەیە من لە ئەسڵەوە درامانووسێکی باشم نەبووە، یان ئەگەر هەمە زۆر زۆر بەدەگمەندەقی باشم بۆ نووسن تا من کاری لەسەر بکەم. ئەمان باتە شوێنی تر و جێگەی تر، بەڵام وەکو پێم وتی لە یەکەم قسەوە پێم وتی شانۆ شتێکە وابەستەیە بە هەموو بابەتەکانی ترەوە. ینی مەسەلەن بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بودجێ بۆ نمایشێکی شانۆیی یان بۆ فیلمێک بودجەیەکی زەبەلاح تەرخان ئەکا ناتوانێت لە بەرامبەری ئەوەیە بۆی نمایشێکی شانۆیی بودجەیەکی زەبەلاح تەرخان بکە. من هەمیشە لە خۆمە پرسم ئەم جیاوازیە گەورەیە بۆ. بەڵێ باشە دەستخۆش. کاکڕاویار ئەچینە لای گرافیکێکی تر بابزانین لە گرافیکەکەدا چیمان پێ دەڵێ و دەست دەکەینەوە بە گفتوگۆکانمان. شانۆی سرودێک بۆ ئیکارۆس کە مەسروفەکەی 12 ملیۆن دینار بووە و کەم کراوەتەوە بۆ زیاتر لە 6 ملیۆن دینار و زائیدەن مەسروفاتی هاتوچۆکەشی. هاوکاریەکان حکومەت 4 ملیۆن دینار هاوکاری کردوون و پاداشت تەنها هەوڵ دەدەین کە قەرزار نەبین. ئەمە بەجددی ینی بابەتێکە کە شایانی قسە لەسەرکردنە کە دەڵێ پاداشتەکەی ئەوەیە کە ئێمە تەنها هەوڵ دەدەین قەرزار نەبین. کاکیوە کاتێکە گروپێکی شانۆیی دێنە لای ئێوە دەیانەوێت مۆڵەت وەربگرن بۆ نمایشکردنی شانۆکەیان بۆەوەی کە بودجەیەکیان بۆ سەرف بکرێ، پێوەرەکانی ئێوە چین بۆ ئەوەی کە مۆڵەتیان پێبن یاخود ڕەزامەندی بدەن لەسەر نمایشکردنی شانۆکەیان؟ لەسەر چ بنەمایەک ئێوە ئەو ڕەزامەندیە دەدەن؟ بۆ خۆی سەرەتا تێکەڵ و پێکەڵیەک هەیە لە ناو وەزارەتی ڕۆشنبیریش، ینی بەڕێوەبەراتی سنتەرەکان هەیە، گروپە شانۆیەکان دەبی بچن لەوێ مۆڵەت وەرگن. لە کاتێکدا بەڕێوەبەراتێکی شانۆ هەیە دەبایە چۆن لە کارکردن و لە پێشکەشکردنی بەرهەم سەر بە بەڕێوەبەراتی شانۆن ئاوا دەبایە لە مۆڵەت وەرگرتنی سەر بە بەڕێوەبەراتی شانۆ بن، چکە ئێمە بڕیار دەدەین ئەوانە ئەو تیپانە چالاکن یان چالاکنین یاخود دەتوانرێ مۆڵەتیان نوێ بکەنەوە یان ئیشە کارجێڕەکان دەبووە لای ئێمە بین. دواتر ئەو بەڕێبەراتیە گەورە و گرانەی شانۆ کراوە بە بەشی ئێستا. ئەمانە ینی گرفتی کارجێڕی و دارایی ئێمەشن کە ناتوانین بەتەواوی ئیشکارەکانی خۆمان ڕای بکەین. بەنسبەت پرسیارەکەی جەنابیشت بەڵێ ئەوانە دێن بۆ لای ئێمە کەشفی تایبەتی خۆیان دێنن دەقەکە دێنن، ئێمەش بەرزی دەکەینەوە بۆ وەزارەت و بەڕێبەراتی گشتی و وەزارەت و تر دەچێتە دارایی. لە دارایی لەوێش خەلەلێکی تر هەیە، چکە دوای تەوقیعی وەزیری ڕۆشنبیری وەزیرە، ینی ناکرێت دوای تەوقیعی ئەو مۆزەفێک لە دارایی یان مدیرێک لە دارایی هەستێک کەمی کاتەوە یاخود بڵێ ئەوەتان بۆ چیە ئەوەتان بۆ تر تێکەڵی هەندێک ئیش بێتن لە دوای ئیمزاکردنی وەزیر مۆزەفێک ئەو قسەی کردبێت تەداخلی کردبێت کەمی کردبێتەوە؟
زۆر ڕوودەداتن زۆربەی ئیشەکانمان هەر لە دارایی هەر ڕەزامەندی لەسەر نادرێ زۆربەی ئیشەکانمان ئەوە تا ئەوەی بەجەنابەت باز دەکەی دەڵێن جیاوازی دەکرێت لە خەرجکردنی بڕەپارەکەدا ینی جگە لەوەی کە جیاوازی دەکرێت لە پێدانی مۆڵەتەکەدا جیاوازی دەکرێت لەسەر بڕەپارە و خەرجکردنی بودجەکەشیان جیاوازیەکە لە چێ دەکرێت قسەکەم باتەوەکەم کاکیوە زۆر جار ئەیگەڕێنەوە بۆ ئەوەی کە دەڵێن لەسەر عیلاقاتی شخصی لەسەر برادەرایەتی ئەم کارە دەکرێت ئەمە تا چەند دروستە ئەم باڕووکردەیەکت دەمێ خاتون من بەڕێوەبەری شانۆی هەولێرم سلێمانی بەڕێوەبەری شانۆی خۆی هەیە دۆک بەڕێوەبەری شانۆی خۆی هەیە ئەگەر گرفتەکە لە سلێمانی ئەوە دەبێت جەنابەت پرسیار لە بەڕێوەبەری شانۆکەی ئەوێ بەسمان سلێمانی نییە بەگشتی ئەمە قسەی شانۆکاران ئەگەر بەگشتیە ڕاستە سلێمانیە هەولێریان هەڵەبجە نیە بەتەنیا ڕاستە زۆر جار لەسەر عێلاقاتی شخصی بودجەکان هەیە وەکو خۆی دەهێنێتەوە هەیە زووتر دەهێنێتەوە بە هەفتەیەک دەهێنێتەوە موافقە هەشە هەروەڵامی نایەتەوە تر ئەمنەوە 3 ساڵە وەکو بەڕێبەری شانۆی هەولێر 3 ساڵە کەشفی شانۆی تەقدیم دەکەم هەتا ئێستا یەک دانە شانۆیشیان موافقە نەکردووە بۆ خۆشم 2 شانۆگەریم کردووە لە جیرفانی خۆم هەمووش دەزانن برادران گرنگ نییە من کردیتم لە جیرفانی خۆم یاننا بەڵام سیرەکە لەوەیە تۆ 3 ساڵ کەشف تەقدیم کەی موافقەی نێتەوە لە کاتێکدا لە شوێنی تر دەکرێت موافقە دێتەوە ئێمە 2 ساڵە خەریکی فیستیڤاڵی هەولێرین لە شارەکانی تر فیستیڤاڵ دەکرێت لە هەولێر نەیاندێشت نەدەکرا ڕەزامەندی نەدرا ئەم ساڵیش تا فیستیڤاڵەکەمان کرد 3 ئیتر بەڵێ بۆچی ڕەزامەندی نەدەدرا لە هەولێرکەوە فیستیڤاڵە نێودەوڵەتی بکرێت دەڵێن پارە نییە کە ینی ئەوەش پێویستی بە لێکۆڵینەوە هەیە ناکرێ من شتێک بڵێم خەڵکانێک تاوانبار بکەن بەڵام شتەکان وازەحە کە ناهێنن لە هەولێر بکرێت شتەکان وازەحە و دەبێت قسەی لەسەر بکرێت دەبێت لایەنی سەروتر بێتە ناو وەزعەکە بزانی بۆ لە هەولێر موافقەی شانۆگەری ناکرێتن بۆ لە هەولێر فیستیڤاڵی شانۆیی بەو دەردە ڕەزامەندی لەسەر دەدرێتن کە فیستیڤالێک 15 نمایشی شانۆیی تێدا 180 ملیۆنی بۆ سەرف دەکرێت لە کاتێکدا فیستیڤاڵێکی سینەمایی 5 ئەوەندەی بۆ سەرف دەکرێتن ئیتر دەبێ جیاوازی ڕۆشنبیریش بەڵێ ئەڵم کەواتە ئەو جیاوازەیە کە ئاماژەی پێدەدەی لە بوارەکانی هونەردا دەکرێت لە سینەمایە زۆر زیاتر بەراورد بە شان و دەست خۆش کاکیوە باشمەلای کاکڕاڤیار لەگەڵ کاکیوە باسمان لەو شانۆیانە کرد کە ڕەزامەندی بۆ وەردەگیرێت بەڵام ئایا ئەو شانۆیانەی کە شانۆکاران لەسەر ئەرکی خۆیان لەسەر داهاتی خۆیان لەسەر بودجەی خۆیان بەرهەمی دەهێن و نمایشی دەکەن ئایا هیچ لیژنەیەک هەیە پێش نمایشکردنەکەی هەڵسەنگاندنێکی بۆ بکات بزانێ ئایا ئەم شانۆیە باشە گونجاوە لەگەڵ دابوونەریتی کۆمەلگەی ئێمە ئەگونجێت یاخودنا ئەو کات نمایش بکرێت بە هیچ شێوازێک لە وەرگرتن و لە وەرنەگرتنی شانە بە هیچ شێوازێک هیچ لیژنەیەکی معنی بوونی نییە بە هەڵسەنگاندنی هیچ کارێکی هونەری لە هەرێمی کوردستانە بە تایبەتی تر شانۆ بە منەتوان بە وردیش قسە لەسەری شەکەی خۆم بکە شانۆیە هەر ئەسڵا خودی ئەم سانسۆرە باشە کە بوونی نییە یەکێک لە خراپەکان کە ئەوە بە باشیشکێتەوە ئەوەیە کە سانسۆر بوونی نەماوە لە عینەکەی ئەو ناشکرێت ناشبێ ئێمە داوای ئەوە بکەین کە زیینوو بکرێتەوە لەبەرەوەی ئەو سانسۆرە تەقلیدێکی حکوومەتی بەحث بوو و لە ڕێگەی لیژنەیەکی ڕقابەی هەبوو پێشووتر بۆ سەر کارە هونەری و بەرهەمە هونەریەکان هەیە بوو چاودێری ئەکرا نەخێر ئێسا ئەو سانسۆرە نییە ئەتوانم بڵێم مەیەکێکە لە باشترین ئەو کارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانی تر بە زانینی خۆی بەیان بە نەزانینی خۆی ئەنجامیداوە ئەوەیە کە ئەو سانسۆرە بوونی نییە و من خۆم بە خۆمیشێکم بە هیچ شێوازێک شتێکی وا قبوڵ ناکەم لەبەرەوەی دوو هۆکاری زۆر گرنگیم هەیە یەکەمینیانەوەیە کە من بە هیچ شێوازێک
ئەوە بە بەرچاوی ئەوە سیر ناکەم کە یەکێک بێت تەقیم و پێش تەقیمی کاری من بکات و اینجاکە بێت بڕیار بدا لەسەرەوەی ئەکرێ نمایش بکرێن ناکرێت نمایش بکرێت چکو من پرسیارم لەم کەسە خۆی هەیە کێ و چۆنە و لەکوێوە هاتووە. دووەمینیشیان ئەمە ئەبێتە هۆی لەدایکبوونی جۆرێکی دیکە لە سانسۆر و گەڕانەوەی جۆرێکی دیکە لە سانسۆر بۆ سەر بەرهەم و هزری هوەری کامە لە دەوڵەتە ستالینیە کۆنەکانەوە سەری هەڵداوە و لە بە هەموو شەرقا بڵاو بوویەوە شتێکی زۆر زۆر خراپە و نەبوونی زۆر زۆر لەوەی کە ئێستا کە بوونی زۆر زۆر باشە. ئەگەر لە دقێکی شانۆیە کە ڕەنگەم حاڵەتانە زۆر کەم بن بەڵام ئەگەر دانەیەکیش هەبێت ڕەنگە کاردانەوەی لێ بکەوێتەوە یاخود کاریگەری بەجێ بهێڵێ. ئەگەر دقێکی شانۆیی هەندێک دەستەواژی تێدا بەکار بهێنێن دەزاراوی تیا بەکار بهێنێن لەگەڵ دابوونەریتی کۆمەلگەی ئێمەیان نەگونجێ ئەو کاتە کێ بەرپرس دەبێت کە کاریگەری بەجێ بهێڵێ؟ بەڕاستی من ئەگەر ئێستا مەجالم بێ یەک تۆز بەوردی قسە لەسەرمە بکەم من تێناگەم یعنی لەم قسەیە کاڵێن دابوونەریتی کۆمەلگایەمە مەبەستیان لە چێ ینی ئەگەر مەبەستان لە دابوونەریتی کۆمەلگا و مجتەمەعی کوردیە کە ئێمە تایە ژن و لەنە ژیانەکەینەوە دابوونەریتێکە بە بەردەوامی لە گۆڕان و لە ئەپدەیت بوونەوەیە. هەرێمی کوردستان پێش ساڵی 2023 لە تاریکترین کونی دنیاە ئاژی یعنی ێزانی لە دوورترین شوێنی دنیاژی دوورە دەستترین شوێنە و گەورەترین داهێنانی ئەدەبی و فکری و هوەری و کولتوری لە ناو ماڵێک ئاگەربوونی هەبوو بە سەحنی سەتەلایتێک بووە لە پاش 2023 لە ساڵی 2002 ئەم مجتەمەعە بە تەواوەتی گۆڕانکاری بەسەرا هاتووە هەموو قێم و بنەماکانیشی گۆڕانکاری بەسەرا هاتووە لەگەڵمانەوەی هەنێ بنەمای جێگیرتایە خۆ هیچ هوەرمەندێک هیچ شانۆکارێک ڕاستە و ڕاست ناتوانێت ڕوبەڕووی ئەو قێم و بنەمایانە بێتەوە بەڵام خۆ ئەرکی هوەریش نییە هەمیشە لەگەڵ بنەماکانی کۆمەلگایە بێتەوە هەر جاریش هوەرمەند ئەبێ لە شوێنێکا کار بکە بۆ گۆڕینی ئەم بنەمایانەی کۆمەلگا و بەرەو پێشبردنیان و گۆڕانکاریکردن تیانە چکۆم بەو شێوازی کە هەیە ئێستا هیچ کەسێکمان لە مجتەمەعی خۆمان ڕازی نین بۆچی ئیترە بێ ئەم قێمانە بووبن بە قێمێکەوە مقدەس یان بووبن بە دێوێک لێیان بترسین و لە کاتێکا لەم لاوە لەم پەڕی ڕازڕەوەکانەوە تا ئەو پەڕی چەپڕەوەکان و لەم پەڕی مسلمانانەوە تا ئەو پەڕی بێدینانمان لە مجتەمەعەکانمان ڕازی نین یان خۆت لە بارودۆخی کۆمەلگاکە ڕازی نین من تێناگەم ئەم قێمانە بوو ئەوەنە پیرۆز بوون و ئەوەنە شەڕیان لەسەر بکرێتەوە نەبەرگریان لێ بکرێت لە کاتێکا کەس لێ ڕازی نییە لەبرەوە ئەرکی من و ئەرکی هوەرمەندیش ئەوەیە لە شوێنێکە دەست بەرێ بۆی و گۆڕانکاری تیا بخە بەرەو پێشبردنی و بەرەو باشبردنی. باشە کاکرافیار بابگەڕێمەوە لای کاکیوا گەرگوێبیستی قسەکانی کاکرافیار بۆ بێتی هەمان پرسیاری شاڕاستی بەڕێستەکەم کاتێکە دقێکی شانۆیی لەسەر ئەرکی شانۆکارا خۆیان بەرهەمی دەهێنن ئایا هیچ لیژنەیەک هەیە بۆی کە چاودێریان بکات ئەگەر نییە هەوڵ نەدراوە لیژنەیەک پێک بهێنرێ کاکرافیار ئاماژە بۆ دەدا کە دەڵێ ئەگەر لیژنە هەبێت ئەوە جۆرێکە لە سانسۆرکردن بۆ سەر شانۆکاران بەڕێستان لەو بارەوە چیتان هەیە؟ بەڵێ ئەمەش هەروامان بینی هەر لە بیداتەوە حەزمان نەکرد سانسۆر هەبێ و حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ خۆشی هەر سیاسەتەکەی وایە سانسۆری دانە ناوە لەسەر ئەدەب و ڕۆشنبیری و هونەردا ئیتر ئەو شانۆگەریانەی کە پێشکەش دەکرێت ئێمە دەقەکە وەردەگرین داخەکە دەخوێنینەوە داخەکە لە ڕووی هوەری و لە ڕووی بڵێن تەکنیکی نووسینەوانە دەقێکی گونجاو بێ یاخود هەندێک دەقیشێ دیارە بەڵام جار بەجاریش دەرهێنەران شەرمان پێدەفرۆشن مەسەن دەرهێنەر هەبوو هاتیە دەڵێ من دەقم نییە دەقەکە لە مێشکم بە منش پێمان ینی چۆن دەق لە مێشکت دەبێت ئەگەر دەقەکە لە مێشیش تا هەر دەبێت بیرۆکەکمان بدێ شتێکمان لە بوو بنووسی ئیتر دەڵێ ئەوە ئێوە سانسۆرە لەسەر بن ئەوە ئێوە خۆتان بە گەورەتر دادنێ لەم ینی خەڵکێکیش هەیە ینی دەوێت ئیستیغلالی بڵێن وەزعەکە بکات و بە جۆرێک ئیشە خراپەکانی خۆی پێمان بفرۆشێتەوە بەڵام بەگشتی ئێمە سانسۆرمان نییە و ناشبێتن و هەرچەندە من پێم باشە بەسەر چەند ڕێنماییەک هەبێت لە ئیش و کارەکان هەرچەندە کاری شانۆیی فەزایەکی فراوانی هەیە و هونەرمەند ئازادە لە دەربڕین بەڵام خۆ دەکرێت هەندێک دەستەواژە هەیە هەندێک شت هەیە ئێمە لێ نەچینە دەرێت ئێمە نابێ ئەوە لە بیر بکەین کە هونەرمەند پێشەنگە شانۆ بە دەردی جەنابەت گوتنی باوکی هونەرەکانە ئێمە کارێکی پیرۆز دەکەین ئێمە لە کایەکی
زۆر پیرۆزدا ئیش دەکەین ناکرێت ئێمە بازاریانە مامەڵە بکەین ناکرێت ئێمە هەندێک شت بەجێ بینەردا بدەین کە بەڕاستی کە ینی ڕنگدانەوەیکی خراپیە بێ ئێستا لە بەغدا کەسێکی وەکو جەوادە سەدی شانۆگەریەکی کردو باس لەوە دەکا کە بەغدا جێگای ئەمان نییە هونەرمەندان هەمووی لێ هاتوونەتە جواب دەڵێن وانە تۆ هونەرمەندی دەبێ وا پێشام کە بەغدا بەرەو ئەمان دەڕواتن نابێت تۆ خەڵک بێ ئومێد بکەیت بەڕاستی شانۆش وایە دەبێ هەمیشە ئومێد ببەخشێتن ڕاستە لەگەڵ ئازار و مەینەتەکان بی کەم کوڕەکان دەست نیشان بکات و ئاسۆیەکی جوان پێشانی بینەریش بداتن. بەڵێ دەست خۆشکاکیەوە بچینە گرافیکێکی تر و کۆتا گرافیک با بزانین چیمان پێ دەڵێت. داهاتی شانۆ بۆ شانۆکاران نزیکەی ساڵێک بۆ بیرۆکە و کارکردن و دەرهێنان نزیکەی 3 بۆ 4 مانگ ڕەنگە هەندێک شانۆی پێویستی بە زیاتر هەبێ بۆ پرۆڤەکردن ڕۆژانە 4 بۆ 8 سەعات پرۆڤە دەکەن. کاکڕاویار جگە لە کار و هاوکاری حکومەت ئەوە ئەگەر بخینە ئەولاوە بابەتی شانۆکاران بۆ خۆیان لەم نێوەندەدا چ ڕۆڵێک دەبینن توانای شانۆکاران لەم بابەتەدا یاخود لە کاری شانۆیدا چ ڕۆڵێک دەبینێ بۆ ڕاکێشانی سەرنجی بینەر بەلای خۆیدا یان بەڕادەیە کە شانۆکاران خۆیان لە زد لە شانۆیەکە ببینن ئەو کاتە چاوەڕێ ئەوە بن کە بینەر بە تامەزرۆ بێتە کارەکان و کارەکان ببینێت. بابەتە زۆر گرنگە بۆ شانۆکار کە پرسیار لە خۆیەکە لە سەرەتای دروستبوونی ئیشی شانۆیە ئایا من ئیشەکە بۆ خۆمەکەم یاخود بۆ جەماوەریەکەم ئایا مەوێ جەماوەریکی زۆرم هەبێ یان کوالیتی هونەریم بەرز بێ ئەمە بەمانەیە ئەوە نایە هەرچەندە کوالیتی هونەری بەرز بوو کوالیتی با بڵێن ڕێژەی بینەرەکانەکەم بێتەوە بەڵام بەمانەیە ئەوەیە کە تۆ لە مجتەمەعێکا کارەکەی لە سەرەتایە پێویستی بە پەیامی سادە هەیە بۆی بینەرێکی زۆری هەبێ و دواتر ئەگەر کوالیتی هونەریەکە بەرز بکەیتەوە ڕەنگە با بڵێن بینەرەکە کەمتر حاڵی ببێت یاخود کەمتر تێبگای وش هۆکارەکانی زۆر ڕوون و نامێ جارێکی تر بچمەوە سەری بەڵام ئەوەی کە لێرە ئەبێ بە مژار و گفتوگۆ لە بینی هەموو شانۆکاران لە کاتی کارکردنیانە ئەو شتەیە کە شانۆکار ئێوێ بیگەێنێ ببینە لە سەرەتای پرۆڤەکردنیەوە ینی مەسەلەن بۆ نمونە من خۆم کاتێکە کارەکەم 8 مانگی سەرەتا بە پرسیارکردن لە خۆم دەست پێەکات 8 مانگی سەرەتا بە گەڕان و ڕیسێرجە و 4 مانگ پرۆڤەیە لە ماوەی ئەم ساڵەیە من هەمیشە ئەمێ وڵام یەک پرسیار بەمەوە ئەوش ئەوەیە کە ئایا ئەمڕۆ لە ئێستا ئەمەوێت چی پێشکەش بە بینەرەکانم بکەم ڕەنگە مەسەلەن بۆ نمونە شتەکە بەدڵی هەموو کەسێک نەشێتەوە لە کۆتایە من هەر شتێکە ئێم بە بینەرەکانم بەڵام ڕەنگە زۆر شانۆکار ئەوە نەکات تەنها ئەمان جێوە بێت لە سەرەتاوە تاوەکو کۆتایی ژمارەی بینەرەکانی زۆر بێ ئەویش دیسانەوە قوربانی بە شێوازێک لە کوالیتی هونەریەکەی یان فکرە هونەریەکەی خۆی ئەدات. بەڵێ باشە کاکڕاویار ئەگەر خاڵبەندێک بکەین بۆ کارێکی یاخود نمایشێکی شانۆی سەرکەوتوو ئەگەر خاڵبەندی بکەیت پێویستە پێوەرەکان یاخود پێوەرە سەرەکیەکان لەسەر چ بنەمایەک دەقێکی شانۆی بنووسرێ یاخودەوە تا شانۆی یەک نمایش بکرێت سەرکەوتن بەدەستێنێت. بەڕاستی ئەمە کاتی ئەوێ و وڵامەکەشی تۆزێ ئەمان باتە بابەتی قوڵترەوە بە خاڵبەندی زۆر باشە بن. سەیری کە مەسەلەن بۆ نمونە ئێمە ئەگەر بە سەتحی وەری بگرین تۆ ئەڵی ڕێژەی بینەرانمان ئەگەر ئیشێکی شانۆیی هەبێ ڕێژەی بینەرانی زۆر بێت و کاردانەوەی لە ناو کۆمەڵگایە زۆر بێت و ئەڵێ ئەمە سەرکەوتووە بەڵام تۆ لە ڕابردووە نوێنەیەکی شانۆت لە شوێنێکی ئەم کوردستانە هەبوو کە شانۆ نەبووە بۆ بە بەردەوامی بە 3 مانگ نمایش کرا و ڕێژەی بینەریشی زۆر بووە کە ئابێت تۆ ناتوانانی بڵێ ڕێژەی بینەر و زۆری ڕێژەی بینەر ئاماژەیە بۆ سەرکەوتن دووهەمینیان ئەوەی کە دەقێکی شانۆیی ئایا پەیوەندی بە ئێستا و بە ئێری بینەرانەوە هەبێت و لەگەڵ معاناتیانە بژی باشە یاخود خراپە زۆر دەقەیە پەیوەندی بە معاناتی خەڵکەوە نیە و زۆر یەکێکە لە سەرکەوتوترین دەقەشانویەکانی گیان ئەسڵ زۆربەی زۆری هەر بە هەمان شێوازە. سێمینیان کوالیتی کارە هونەریەکە دەورە بینێ بە بڕۆی من ئەم خاڵی سێمینیان زۆر گرنگە چکۆم توی بینەرکەیتە ناو هۆڵی شانەوە ئەتمۆسفیری هۆڵەکە بە کوالیتی لە نواندنەوە هەتا دیکۆر هەتا ڕووناکی هەتا وەکو دەق و گوتار و گفتوگۆ ئەو هەستەی کە لە نێوان تۆ ئەکتەرەکانە گۆڕانکاری تیاکرێ کاردلەکانێک ئەو بابەتە وردانی کە لە پێشووترا باسم کرد بۆیە بن هەمیشە بڕوان بەهۆ هەیەەوە میشە کار لەسەرەوەکەم کە شانۆ ڕووداوێکە لە ئێستا و لە ئێرەیە لە ناو هۆڵە لە بینی بینەر و لە بینی ئەکتەرە ڕۆدا و ئەبێت شانۆکاران بە تەواوەتی گرنگی بەو خاڵە بدەن ئەو بابەتانی یەکەم بابەتی تیۆرین ئەوەی کە زۆر گرنگە بابەتی کۆتاییە. بەڵێ دەست خۆش کاکڕاویار کاکیوە
بیرمە مامۆستا ئەحمەد سالار لە دیمانەیەکدا کە پرسیاری ئەویان لێ کردوتیان بنەماکان یاخود پێوەرەکان بۆ سەرکەوتنی نمایشێکی شانۆیی چییە؟ وتی بیر و باوەڕی تێدا بێت واتە لەگەڵ دابوونەریتی کۆمەلگایە بگونجێ و لەگەڵ ئەوەدا ڕۆشن بێت واتە بە ئاسانی بگاتە بینەر و بینەر بە ئاسانی لێ تێبگات و دواتر خۆشی ببەخشێت یاخود بینەر چێژ لەو شانۆیە ببینێت و لەو دەقە ببینێت کە نووسراوە. بەڕێستان وەکو لایەنی پەیوەندیدار چی بە گرنگ ئەزانن یاخود دەقێکی شانۆیی چۆن بێت ئەو کاتە سەرکەوتن بەدەست دەهێنێت؟ بەڵێ هەروەکو مامۆستا ئەحمەد باسی کردووە جوانی پێکاوە بەڕاستی دەقی شانۆیی دەبێت نزیک بێ لە بینەر دەبێ بینەر خۆی تێدا بینێتەوە لە سەرەتاشەوە باسم کرد چێژبەخشیش بێت چکە تۆ ئەگەر حتا لە قوتابخانەش لە پۆلدا مامۆستا ئەگەر لەگەر وانە شەرحکردنی چێژێک بە قوتابیەکان یاخود بەوانەکە نەداتن قوتابی خەوی دێتن دوور دەکەوێتەوە لە بیرۆکەی وانەکە و خەیاڵی بۆ لایەکتر دەڕوا هەمان شتیش بە نسبەت بینەر کە تۆ لە ناو هۆڵێک دایدنێ پێویستە وا حەز بکا کە بەشێکە لە شانۆگەریەکە یەکێکە لە کەسایەتەکانی شانۆگەریەکە یان هەر هیچ نەبی ئەو کەسایەتیانێک کە لە شانۆکەدا هەن گزارش لە بیر و باوەڕ و بڵێن خەم و خەفەت و بڵێن ئەندێشەکانی ئەو دەکەن کە دواتریش دەبێت چێژ پێبەخشی بۆ ئەوی بەردەوام بێت بۆ سیرکردنی شانۆگەریەکە و سەرنجی بەرەو شانۆگەریەکە و بەرەو ڕووداوەکانی شانۆگەریەکەدا بڕوات لە هەمووی دیارتریش کە ئێمە ئێستا لە کوردستاندا نیمانە یاخود کەمە هۆڵی گونجاو بۆ شانۆ کە بینەر کە دێتە شانۆگەری لە شوێنێکی بڵێ موریحدا بنیشێت و بە زستانان سارد نەبێ و بە هاوین گەرم بێ ینی دیتر شوێنێک بێ کە هەز بکاتن ئەو شتێک کە لێرە ڕوودەداتن لەناو هەڵە ڕوودەداتن گرنگجێکی خۆی هەیە پیرۆزیەکی خۆی هەیە بۆیە ئەمانە هەموو تەواوکەری یەکترن و منیش ڕام وایە کاری باش دەبێ بیرۆکەی باشی هەبێت دەبێ دەستەکانت خۆش بێت ڕوون و ئاشکرا بێت و چێژبەخشیش بێت و لە شوێنێکی گونجایش پێشکەش بکرێت. هەڵبەتەوەی کە ئاماژەت پێدا هەمیشە شانۆکارانیش و کاگڕاویاریش ئاماژەی بۆدا کە گرفتی هۆڵ و نەبوونی هۆڵ یان شوێنێک بۆ نمایشی کێکە لە گرفتە سەرەکیەکانی ڕەنگە نمایشی وا هەبوو بێشانەوەی وا هەبێت چەند هۆڵێکی گۆڕی بێ هەتاو کاتی ماوەی نمایشەکەی تاوا کرد بێت دەستەکانتان خۆش بەڵبەت بابەتەکە زۆر فراوانە کات زۆر هەڵەگرێ بەڵام کاتی بەرنامەکە هەرەوە نەبوو کۆتایی گەشتینە کۆتایی و سپاس بۆ هیوا سوعاد کە بەڕێزیان بەڕێوەبەری شانۆیی هەولێر و لە شاری هەولێرەوە بە شوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدا ئامادە بوو ڕاویان نەوزاد کە بەڕێزیان شانۆکارن و بە شوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرما بوون بمێنن بە خێر و خۆشی خواتان لەگەڵ